بنێرانی عزیز سڵاوتان لێبێ، من یادگار فایقم لێرەوە تا نزیکەی دوو کاتژمێری داهاتوو لەگەڵتانە بم بۆ قسەکردن لەسەر دوو تەوەری جیاواز. تەوەری یەکەممان کە لە ئێستەوە دەست پێکات تا نزیکی سەعات سێ تایبەتە بە دوو بابەت کە بڵین بەیەکەوە بەستراون و پەیوەندی ڕاستەوخۆیان بەیەکەوە هەیە. سەرەتا قسە لەسەرواکەین لەگەڵ یەکێک لە میوانەکانم قسە لەسەرواکەین بۆ نمونە ئەوانەی هاتوونەتە کوردستان کێیان حسابی پەنابەری بۆ ئەوکرێ و کامیان حسابی ئاواری بۆ ئەکرێت و امتیاز و تایبەتمەندیەکان چیە کە پێیان نەبەخشێەوە تا چەندە فەرق و جیاوازی هەیە لە نێوان خزمەتگوزاری بەلایەکیان بگا بەلایەکی دیکەیان نەگات و بەعام لەسەر دۆخی پەنابەران قساکەین. و لایەنی دووهەمی بابەتەکە کە لەگەڵ میوانی دووهەممە لێرە لەسەر مێزەکە باسیەکەم تایبەتە بەوەی کە لە ئێستادا گروپێکەیە بە ناوی گروپی هاناوە ئەم گروپە کار ئەکات بۆ کۆکردنەوەی یارمەتی و هاوکاری و گروپێکن لە چەند کەسێک پێک هاتوون. ئەوە من دواتر ڕێگە بە خۆیان ئەدەم خۆیان باشتر پێناسی خۆیان ئەکەن ئیشەکانیان چییە، ئەیانەوێت چی بکەن، ئەیانەوێت چ پەیامێک بگەێنن و قسە لەسەر و هاوکاریانە شەکەین و جۆری و هاوکاریانش کە کۆیان ئەەکەینەوە. لا تەوەری یەکەمدا دوو میوانی ئەزیزم هەیە، کاک ئامانج عەبدوڵڵا سەعید بەرپرسی فیدراسیۆنی سەراسی پەنابەرانی عێراق، هەروەها کاک عوسمان زیندانی ئەندامی گروپی هانا بەخێربێن سەرچاومان ماندوو نەبن بەم ڕۆژی هەینیە کە ئەوترێ ڕۆژی ئیسراحەتە، بەڵام ئێوە بەردەوام خەریکی کار و چالاکین لەشتان ساغێ. کاک ئامانج من دێمە لای تۆ. من لە شەوی دووشەممە لە بەرنامەی دووجار بیرکەرەوە لە کەمپی باریکە 5 میوانم هەبوو لەگەڵ ئەو خەڵکانەی بڵین کۆبانی و ڕۆژ ئاوا بە گشتی لەناو بەرنامەکە شتێک سرنجی ڕاکێشام. یەکێک لە میوانەکان ئەوانەی خەڵکی کۆبانێ بوو وتی خۆزگە پەنابەر نەبووینایە ئاوارە بووینایە. بۆچی ئەم خۆزگەیەت ینی فەرق چییە، پەنابەر چییە و ئاوارە چیەگەر حەزەکەم تۆڕوونی کەیتەوە بۆ بینە. زۆر سپاس بۆ کەناڵەکەتان، سپاس بۆم دەفەتی بێتان بەخشین لەسەر ڕۆژی پەنابەران و لەسەر ڕۆژی ئاواری خەڵکی عێراق و ناوچە کێشە لەسەران قسە بکەین بە تایبەتی شوێنەی کە پشێوی جەنگی تێدایە. دیارە خۆتان دەزانن دیاردەی پەنابەری بەو کەسە دەوتێ پەنابەر بەوەی لە شوێنی نیشتەجێبوونی واتە نیشتیمانی دایک هەڵدەکەنرێ بە هۆکاری جەنگ بێ، هۆکاری سیاسی بێ، مەزەبی فکری بێ و یان هۆکاریکە بێ ناچار بکرێەوە ژیان بکرێتە مەترسیەوە پەنابەرێتە بەر وڵاتێک لە وڵاتانەی کە ژیانی پارێزراوە بێ. ئەمە بەنسبەت پەنابەر لە نەوەتەکانی سەدەی ڕابردووشە بەشێکی زۆری کورد و گەنجەکانمان و ڕۆڵەکانمان بەرەو ئەوروپا و بەرەو هەندەران و بەرەو ئەمریکا سەفەریان کرد و کۆچیان کرد، ئەمان پێیانەوترێ پەنابەر یا لازم. ئەمە ئەوەیە خۆتان دەزانن پەنابەر دیاردەیەکی جیهانیە و دیاردەیەکە کە لە دوای جەنگی جیهانی دوامەوە سەرەتای گرتووە و خۆتان دەزانن بەهۆی ئەو جەنگە یەک لە دوایەکان و پشێ و نەئارەمی کە ڕووی کردووەتە وڵاتی عێراق و ناوچەی کەندا و شەرقی وەسەط بەگشتی و بە تایبەتی وڵاتی عێراق و هەرێمی کوردستان کە بەردەوام زیاتر لە 20 بۆ 30 ساڵ ڕوا کە بەردەوام جەنگە یەک لە دوایەکەکانەوە دایمەن ئاوارە بوون و شەڕی دوی وڵاتانی دراوسێ و شەڕی ناوخۆ و شەڕی مەزەبی و شەڕی کژە پێش ڕاپەڕین. ینی ئەمە دەرئەنجامی ئەوەیە کە خەڵکێکی زۆر زیاتر لە 4 بۆ 5 ملیۆن پەنابەری کورد و عێراقی کە پەنابەرن لە وڵاتانی دراوسێ و وڵاتانی ئەوروپا و ئەمریکا و ئەو وڵاتانی کە خەڵک دەستی گەشتوتێ. بەڵام سەبارەت بەشی دوای پرسیارەکەت ئاوارە بەهۆی ئەوەی دەرئەنجامی شەڕی ناوخۆی شارەکە وڵاتەکەی ئەو وڵاتی کە پشێوی و ناڕەحەتی تیادای شەڕی مەزەبی تایە، شەڕی سیاسی تایە و شەڕی تایفی تایە و شەڕی دینی تایە، مەسەلەن شەڕی مەسیحە مسلمانە یەزیدیە کلدە ئاشوریە و ئەمانە وا دەکەن کە ژیانیان لەژێر مەترسیدایە لەژێر ئەوەی هەڕەشەیە کە بەرەو قات و قڕێچن بەرەو پشێ بەرەو لە ناوچوون ئەچن و بە جۆرە لە جۆرەکان ئەمانە تووشی جینۆساید و لە ناوچوون و ئاوارەبوون دەبن. بەڵێ کەواتە ئەوانەی لە کوردستانن ئەچمەوە سەر دیسانە و پرسیارە بۆی وەڵامەکەی بۆ وەرگرمەوە بۆچی پێیان خۆ ینی امتیازات چییە، تایبەتمەندیەکانی ئاوارە چییە، ئەو خزمەتگوزاریانە چییە، ئەو هاوکاریانە چییە بۆ ئاوارەیەک دابی نەکرێ
بۆ پەنابەرێک دابین ناکرێت. بەڵێ بەپێی جارنامەی جیهانی جارنامەکان بەندەکانی مافی جیهانی پەنابەران جارنامەی جیهانی کە عێراقیش ئەندامێکە لەو گروپەوە هەرێمی کوردستانیش بەشێکی زۆر ئەکتیڤ ئێستا لەو بوارەکە ئەوەی کە هەرێمی کوردستان دەستیاوەتێ کارێکی ئەجگار مرۆیی گەورەی زۆر لە تاقی وڵاتانی دەوروبەر زیاترە ئەمەی کە هەرێمی کوردستان کردوێتی لە تاقیش حکوومەتێکی دەوروبەرەکان و وڵاتانی ئاسیا و شەرقی شانیە ئەمە خۆتان دەزانن بەهۆی پشێوی شەڕی عێراقەوە بەهۆی پشێوی شەڕی ناوخۆ و ئاوەرەبوونەوە بەتایبەتی و وڵاتانی دراوسێمان بەتایبەتی شەڕی تیرۆر و شەڕی کە ئێمە لە جیاتی جیهان شەڕەکەین لە جیاتی جیهان خوێنە بەخشین لە جیای ژیان ڕۆڵەی ئەم هەرێمە و کەسوکاری ئێمە خۆیان بەکوشت دیارە ئێمە دوو جۆر ڕوومان تێدەکا هەم پەنابەرمانێ و هەم ئاوەرەبوونمانێ پەنابەر بە پەنابەرانی بە و هەرچەنە برا کوردەکانمان پەنابەرین ئەمە وڵاتی خۆیانە بەڵام بەپێی جارنامەکان ئەوان پەنابەرن پەنایانێ ناوەتە بەر وڵاتی لەبەرەوەی لە وڵاتی خۆیان زیاتر بۆ 3 ساڵ دەچێت کە لەژێر جەنگێکی زۆر خراپدان لە 3-4 لاوە هەم تیرۆریستان و هەم ڕژێمە فاشستەکەی ئەسەد دیارە ئەمانە لە ترسی ژیانی خۆیان پەنایان بۆ زۆرترین شوێنیان پەنایان بۆ هەرێمی کوردستانی ناوە بەشێکی کەشیان پەنایان بۆ تورکیا وردو و بەشێکیشیان بۆ ئوردون و بۆ وڵاتانی دراوسێ بەڵام بەنسبەت ئاوارە بوونەوە دیارە ئاوارە بەوەی دەرئەنجامی و شەڕانی کە باسمان کرد لە هەرێمی لە شارەکانی کە زۆرترین تەقینەوەی تایە زۆرترین شەڕی مەسەبی تایە زۆرترین شەڕی نەتەوەی تایە ئەمانە پەنایان ناوەتە لەبەرەوەی هەرێمی کوردستان هەرێمێکی ئارامە لە ڕووی ئەمنیەتەوە لە ڕووی داهاتەوە دیارە ئەمانە بەپێی بەشی دوی پرسیارەکە بەسمە بۆی دیارە ئاوارە وەکو هەموو تاچێکی ئەم هەرێمی کوردستانە چۆن من مافم هەیە ژیانم پارێزراوە بێ مافم هەیە کە بخوێنم مافم هەیە کە شوێنی شەجەوەم مافم هەیە کە هەمووانەی گرێت زۆر سپاس دەکەم کاک ئاماژ من دێمە وڵات بۆەوەی پێشم بڵێ نەدەکرا حسابێکی تایبەت بۆ ئەو پەنابەرانە بکرێت چونکە هیچ نەبێت ئەوان کوردن و پەنایان بۆ ئێرە هێناوە کاک عوسمان دووبارە بەخێر بی ئەمەوێت کورتەیەک و بە کورتی و پوختی پێ بڵێ لەسەر گروپیانە ئەم گروپە چییە ئەتانەوێت چی بکەن لەکەیەوە خۆتانی ئەلان کردووە کێنەندامەکانتان گروپی هانا گروپێکی خۆبەخشە ژمارەیەک کەسایەتی ینی ئافرەت و پیاویتیایە لەگەڵ چەند ڕێکخراوێکی کۆمەڵی مەدەنی پێکەوە لە ئەنجامی ئەو هەلومەرجی کە لە سووریادا ڕوویدا پارساڵ یعنی بەر لە ساڵێک و 2 مانگ و شتێک ئەبێ دروست بووە کاتێک کە پەنابەرانی سووریا هاتنە ئێرە لە سۆنگەی بەرپرسیارەتی و کۆمەڵی ڕێکخرا و کەسایەتی کۆبوونەوە بۆ ئەوی کە زانیمان UN و حکوومەت هەم لە لایەک درەقەتیش نایە هەم لە بەروی ئاوارەبوون و پەنابەرەکە بە کتوپڕی بوو پێشتیش ئاوارەبوون ناو داخلی عێراقا هەبوو بوو هەستمان کرد ئێمەش وەکو ئینسانیەت پێویستە ینی هەمووکو ئینسانیەت هەمووکو نەتەوایەتی کەمانە کوردن هاتوون بچین بە هەنایەوە سیرمان کرد حکوومەت هەندێک بواری گرتو خێمەی دروست کردو کەمپی دروست کردو و خۆراکی سەرەتایی ئەم گروپە بیری لەوە کردوانەیە کە بەشداری بکە لەو کارە مرۆیەیە یعنی واتە گروپێکە ساڵ و 2 مانگ زیاتر بە دروست بووە لە سنووری پارێزگای سلێمانی زیاتر کارەکانی ئەنجام داوە و چوونەتە کەمپی عەربات باریکە دەربەنی خان کەلار دوکان بازیان هەوڵمان داوە پێشەوە مەسحێ بکەین بزانین چەند خێزانی لێوە چەندی مناڵی لێە تەرکیزمان کردو سەر خاڵێک شیری مناڵ دایبی مناڵ پێداویستی ژن کە سیرمان کردو ئەمانە زۆر جار حکومەت یای و ئێن ئەمانە جێبەجێ ناکە بەڵام لە حەقیقەتیش ئەمانە پێداویستیکی سەرەکی ئەو ئاوارە و پەنابەرانن کە هەیە ئێمە جیاوازیمان لە بینی کەسیانە نەکردو ئاوارە بوو بێ یا پەنابەر بوو بێ چوین عەرەب بوو بێ یا کورد بوو بێ مەسیحی بوو بێ شەبەک بوو بێ و تەنانەت ئێمە ئەم گروپە هەر لە بواری ئەوەش کارمان نەکرد کە بڵین کۆمەکی مادی بگەێنین لە ڕووی ئیعلامی و معنەویەوانێ سیرمان کرد بە تایبەتی ئەو فترەی کە داعش دروست بوو خەڵک تەوەجوێکی غەڵەتی لا دروست بوو ئاواری عەرەب هاتێرە پێی وا بوو مەکەس و کارەکانن داعشن ئێمە هەڵمەتی ئیعلامی و ڕاگەیاندن و شتمان بڵاو کردەوە دژی هەندێک کەسان هەندێک گروپی بچووک خەریب و دروست ئەبوو خۆشبەختانە یعنی نەیتوانی ئەوانەکرا ئێمە ڕەدی ئەوانەشماندایەوانێ جا لەسەر ئەوەی پەنابەرانیش حەزەکەم ئەگەر لە فرسەتێکتر جیاوازیەکەیان چییە ئیزافەی خۆتی هەبێ بەڵام بۆچی بەس تەرکیزتان لەسەر سنووری سلێمانی بەڵێ لەبەروی تاقو قودرەتی ئەم گروپە ژمارەیەکی کەمین یعنی ناگەینە 20 کەس و چەند ڕێکخراوێکی معەنە و هەمووشی کارەکەمان خۆبەخشیە چوینەتە لای کەسایەتێکی دەوڵەمانی نیشتیمان پەروەر کەسایەتێکی کۆمەڵایەتی بە ئیمکانیت
کۆمەکمان کۆکردوی ئەمانە بۆ پێداویستیان و تەوزیعمان کردووە باشە هەست ناکەم ئەم جاری داواتان کردایە بەڵێ بۆ نەبتاوتە ئێمە کۆمەڵێک خەڵکی خۆبەخشیان کۆمەڵی ڕێکخراومان نەبێت کە هاوکاریمان لەگەڵا بکات تەعاونمان لەگەڵا بکە لە هەولێر و دهۆک و بۆەوەی گروپەکەتان فراوانتر بێت و زیاتر بۆ نمونە لە سلێمانی لە شوێنێکی سلێمانی لە خاوەخانەیەک کۆمەک کۆوەکەنەوە لەوێش جێگەی تر هەیە لە بەڕاستی ئەکرا ئەوەش بەدەنگەوە هاتن نەبووە یان بەڵام بە ڕاستیەکەی ئێمە هەرێکی لەمانە ئیلتیزاماتی ئیداری وەزیفی با بڵێن یا ڕێکخراوەیی یا عایلەویمان هەیە لە سەر و تاقو و وەزیفە ڕسمیەکەی خۆمانەوە بە خشێوەیەکی خۆبەش خاتووی نەماکەین لەبەرەوە سەیرمان کردووە گەر بتوانین ئێمە چەمکێکی ئەم ئیشە بگرین هەتا ئێمە لە پارێزگای سلێمانیشە چەندین گروپ و ڕێکخراوی ترەیە کە خەریکی کۆمەک کۆکردنەوەیە و ڕێزیشمانێ بۆیان بە هەمومان نتوانین با بڵین ئەم کاروانە بەرینە پێشەوە کە خزمەتی بۆ ئاوارە و پەنابەرانە بکەین بۆیە ینی بیرۆکەکە وا بووە تا ئێستا لەوە بکەین ئەمە یەکەمین جاری شەبچیناوە لە قاوەخانە لە پارکی ئازادی لە شەوەکەیە کە شەوێ بۆ کوبانی بوو بە شێوەی گشتیگینا لەوە پێشتر بە شێوەی گشتینە بۆ سەرچاوی داهاتی ئەم گروپە دوو شوێنە یەکەمیان لە دەرەوەی وڵات ڕقم حسابێکمانەیە کە بەڕێز دەشتی جەمال سەرپەرشتی فیدراسیۆنی سەراسەری پەنابەرانەکە لە عێراقدا ئەو لەوێ ئەو کۆنتاکەی بۆ دروستکردوین لە دەرەوە خەڵکی خێرخواست پاران دەنێرێت لە ناوخۆی خۆشمان خەڵکی نیشتیمان پەروەر و خێرخواست یعنی ئەمە بووە ئێستا ئەمە یەکەمین جارە ئێمە کۆمەک ئا بە شێوەی سنووق لە قاوەخانە دانین مەبەستەکە شەمانە بۆ ئاوارەکان زۆر بوو یارمەتی کاش هەمیشە لە شەرق لەوسەتە و لە عێراق و لە کوردستان بە تایبەتی و لە شارەکان بە تایبەتتر هەمیشە کە داوای پارە ئەەکەی خەڵک بە حەزەرەوە تەعامل ئەکا بەڵێ خەڵک بە حەزەرەوە تا بۆ نمونە من چەند ناجار بیستومە لە سەرۆکی ڕێکخراوەکانی تر وڵی خەڵکاتە و توێتی ئەمەوێ بزانم لەکوێیە فلانە کەس کە لێ قەوماوە محتاجە خۆم بۆیە بم ڕاستە ئێوە کە یارمەتی مادی پارە و بە کاشکۆیەکەنەوە چ میکانیزمێکەگرنە بەس بەربووەوەی ئەم پارەیە بگاتە ئەو کەسەی کە بۆ من ئەچم پارەیەک دانێ مەبەستمە بگاتە کۆبانێ کەسێکی خێزانێکی کۆبانێ چۆن پێیان ئەگاوە چۆن بە عەدالەت دابەشەکرێت خۆ دەزانی ژماریان زۆرە بڵێ حەقیقەتەن ئەمە یەکێکە لە پرسیارەکان لە هەوڵ ڕۆژەوە مناقەشەمان کردو ئێمە ئەم گروپە هەموو کەسایەتیەکانی معروفین لەسەر ئاستی ئەم پارێزگایە ئەنا زانین ئێمە کەین ئیشەکانمان لەموو پێشتر چۆن بۆ مواقفمان و ڕێکخراوەکانیش مجازن دیارن کێن ئەنج کۆنگری ڕۆژنامەگەری ڕسمیمان بۆ بەست بۆی هەموو لایەک بزانێ شوێنمان تهدید کرد و وەسڵمان هەیە کە پارە ئەدەین ئللا ئەو کەسە نەبێت کە خۆی عینادیەکە لەسەوی ئەڵێ من وەسڵم ناوێ نەئەمێ ناوم بنووسن هەر ئەمەوێ خێرخوازێکم و بیدەن و تەواو کەس نەزانێت بڵێ ئەمە تەریقەیەکە ئێمە بەدەستە جەمعی محاسبمانەیە ئەو محاسبە من محاسبی ڕسمیە لە یەکێ لە بانکەکانی یانێم هیچ کەسێ لەم گروپە بە ڕێکخەرەکەشەوە دەستکاریم پارێ ناکات ئللا ئەم محاسبە نەبێ مانگانە ئاڵێ و نەمان لە دەرەوە بۆ هاتووە ئێرەش ئەو نەمان کۆکردەوە کۆیەکەینەوە بۆ نمونەیەمە هەڵمەتی هەفتێکمان ڕاگەتەوە ڕۆژی شەما سبەینێ بۆیە ئێستا داواکە مەر کەسێکشکەوێ کۆمەکی گروپی هانا بکە لە ڕێی گروپیانەوە کۆمەکی کۆبانی بکە ئەمڕۆ بەیانی ماوە لە قاوەخانی کوردووری سندوقەکە بچن کۆمەک بکەن ئێمە لەوێ بە دەستە جەمعی هەمومان لە کۆبوونی گشتیا پارەکەمی قرارەکەین چەنە و پێشی ئەڵێن چی لێ بکەین زۆر بە کوردی پێم بڵێ میکانیزمەکە لە ڕێی تایبەتەوانێک کە کەسانێکن پەیوەندیان هەیە لەگەڵ ناوەندی کوبانیە بەڵێن لەن پێداین کە بە ئەمانەتەوە پارەکە گەین ئەو شوێنە و تەریقەیەکی تریش ڕقم حسابی زۆر دامەزراوەیی و ڕێکخراوە لەبەر چی دامەزراوەیە لەبەرەوەی کەسانێکان خۆیان لە موسسات و شوێنی ڕسمی سیاسیە ئیش ئەکەن کە پەیوەستن بەو شوێنانەوانێ ئێمە مەسئولەتەکە خینە ئەوانە جێ لەوەیشی ئەبێ شتێکی ڕسمیمان بۆ بێتەوە کە ئەمە براوە بەڵام تەوزیعی ئەوەی تەفاسیلی ئایا ئەمە بە عەدالەت تەوزیعەکەی پارەکە ڕاستەخۆ بە تەقدیرم بۆ وە نییە بچێتە گیرفانی خەڵکەوە یا بۆ دەرمانە یا بۆ ئەو پێداویستیانە کە بواری سەربازی ئەم شێوازە جیاوازە لەو شێوازی کە جلوبەرێک بەری زۆر کەواتە بە کاش دابش ناکرێت نەخێ بە کاشەکە ناوێت ئەفراد ئەدرێتە ئەو گروپە تایبەتانی کە سەرپەرشتی ئەو وەزعاکە زۆر سپاس دەکەم کاگامەش من دێمە وڵات ئێمە کاتێک کوردەکانمان ڕوویانە کردە هەندەران کورد بوون ڕوویان کرد بۆ وڵاتێک کە سەدانەوەت و نۆیان نەیان بیستی بێت هەرێمێکی ناوی کوردستانە قەومیەتی منەتەوەیەکی ناوی کووردە ئەمانە پەنابەر بوون و بینیشمان کە زیاد لە پێویستی چەندێجار ماف و ئیمتیازیان پێدراوە و تا ئێستش بەشێکی زۆریان لەوێن و هەر ئامادە نین بێنەوەڵە لێرە من خۆشترەژی لێرە زیاتر ڕێزم لێگیرێ لێرە زیاتر ژیانم مسۆگەرە باشە قسەم لەسەر منی کاتێک کوردێک دێتە ناو هەرێمی کوردستانەوە با لە بەشێکی تر بێت با لە پارچەیەکی تر بێت با لە ڕۆژ ئاوا بێت لە ڕۆژەڵات بێت لە باکوور بێت دوجار کووردە
ناکرێ ئەمانە حسابی پەنابەریان بۆ نەکرێت و هیچ نەبێ وەکو ئاوارەیەک لایەن لێ بکرێتەوە و خزمەت گوزاری و هاوکاریەکان بیانگرێتەوە قسە لەسەرمە کراوە هیچ جا خۆی پرسیارەکەیتەوە دوو بەشە بەشێکی لایەنی ئینسانی و لایەنی نەتەوایەتیە بەشێکی لایەنی سیاسیە خۆ دەزانی ئەگەر پرسیارەکەی تۆ بگەیتەوە دیارە بۆ بەشی دووەمی بکە بەرپرسیارەتێکی گەورە قورسە و ئەوە پێویستە وڵاتانی دنیا و بە تایبەتی نەتەوەی گرتوەکان و وڵاتان ئەو سنوورە نەمێنێت کە لە بینی باکوور ڕۆژهەڵات ڕۆژئاوا و باشوور هەیە دیارە ئێمە بیرمانە چێ ئەم چوار بەشێکی ئێمە کە کوردی تێدایە و کە هاوتەری بن و هاوسێ یەکەن و دابەشن بەسەر چوار وڵاتە و ئەم وڵاتانە لە ڕووی سیادەوە سیادی خۆیە و لە ڕوو جوغرافی خۆیە و ئێمە ناتوانین بین دەست بین وەکو کورد دەستکاری جوغرافیای منطقەکەی بەڵام ئەگەر بە حەز و خواستی ئێمە بێ بڵێ حەز دەکەین هیچ سنوورێک لە بینی ئەم چوار وڵاتانە مێنێ و کوردستان لانکەی هەمومانە و دایکی نیشتیمان دایکی دۆمی هەمومانە یان دایکی یەکەمان نیشتیمان دایکی دووەمە بەڵام بەشی ئەوەی کە ناکرێ بەڵێ ئێمە قسەمان کردووە دوای پێ ئەم گۆڕانکارین کە لە ئێستا لە جیهانە گوزەرێ دیارە هەوڵ دەدەن کە سنووری جوگرافیا لە هیچ شوێنێ نەمێنێ بیرمانە چێ تازەترینیان لە ماوەی چەند ساڵی ڕابردەوە کە سووقی ئەوروپی مشترک دامەزرا زیاتر لە چەند وڵاتی 25 بۆ 30 وڵات ئەوروپی کە سنوور نەمان لە بنێنێ ینی تۆ شەڕی جەنگی جیهانی یەکەم و دووەم شەڕی سنوور و بەزاندنی سنوور و داگیرکردنی وڵاتێکی تر بوو بەڵام لە دوای ڤێتنامیشەوە بزەبت ئەبینی لە ینی ئەو سنوورانە هەوڵ لە درێک کاڵ بکرێتەوە و دوجار ئینسانیەت لە وەندەکان زیاترەتای هەموو شتێکەوە بێت ئێمە کوردن بۆ ئەمە نەکراوە بەڵێ جا ئێمە تا ئێستا دەسەڵاتێکی ئەوتۆمان نەبووە وەکەوەی کە باڵا دەست بین و بڕیار دەربین بەشێکی تر هۆکارەکان و جەنگەکان و پشێوەکان ئەوەنە گۆڕانکاریەکان بەردەوامن وە گۆڕانکارەکان ئەمەە خێران بواری ئەویان نەیەوە کە خەڵکی هەرێمەکان و بە تایبەتی هەرێمی کوردستان و بەرپرسانی ئێمە کە بەرپرسایەتی مێژویان لەسرە دەکرێت کاری ئەولەویەتیان کاڵکردنەوەی سنوورەکان بێن نێشتنی جوگرافیا ئەم جوگرافیا جا بۆ ئەمە نەکراوە ئەبێ بەرپرسانی هەرێم و بڕیاردەر کە لایەنی پەرلەمان و بە کەسانی بەرپرسن لەم و یاسادارەژەری پلان چکە دوجار ئەمە پەیامێک شەبێت بۆ کۆمەڵگەی نێودەوڵەتی و بۆ تورکیا و بۆ سووریا و بۆ ئێرانیش کە هەرچەنە ئێمە سنوورێکی سەپێنرا و ئێمەی جیا کردوێتەوە بەڵام ئێمە حساب بۆ سنوورە ناکەین ینی ئەمە بۆ نەکراوە ئێوە تا چەندە تەرحتان کردووە جا ئێمە بۆ خۆمان وەکو فدراسیۆن ئۆفیس سەرکیمان کە لە لەندەنە دەشتی جەمال پرسی گشتی فدراسیۆنە دیارە ئێمە لە 8 وڵاتی ئەوروپی نووسنگەمانەیە لە 32 وڵات نوێنەرایەتیمانێ ئێمە بۆ خۆمان وەکو فدراسیۆنی پەنابەران لە دادگای ئەوروپی و لە زۆربەی پەرلەمانانی وڵاتانی ئەو جیهان و ئەوروپا بەگشتی و وڵاتانی کە نوێنەری فدراسیۆنی لێ بەردەوام باسی کێشەی پەنابەرانمان کردووە باسی کێشەی هەرێمی کوردستان و باسی کێشەی پەنابەرانی هەر چوار بەشەکەمان کردووە دیانی واتە ئێمە کارمانە سەرکردەوە بە یاسا و بە پێی داواکاری حتا لەگەڵ بانکی مۆن و لەگەڵ نەتەوەی گرتوەکان و لەگەڵ ڕێکخراوە جیهانەکان و لەگەڵ دادگای ئەوروپی و لەگەڵ پەرلەمانی ئەوروپی تا چەندە ڕاستەکە وەکو پێویست نایەن بەدەمەوە دیسانەوەی لێمەوە لەناو بەرنامەکە زۆربەی گلەیی ئەو پێنجلایانی لە بەرنامەکەی منە ئامادەیان هەبوو و پەنابەرەکانیش هێندەی گلەییان لە نازانم یونیسف و یونسکۆ و UNHCR و چی بوو هێندە گلەیان لە بەرپرسانی ناوخۆی هەرێم نەبوو مخەسیرن ئەوان یان وەکو پێویست نیان بەدەم داواکاریەکانتانەوە یان وەکو پێویست خەمەکانیان پێ نەگەێنراوە جا بۆ پرسیارەکەم بەسێ بەشەوە بە ئەمانەتەوە وەکو پێویست ئەوەی کە لە هەرێمەکە ئاگوزارێ ئەوەی کە پێداویستی خەڵکی ئاوارەیە هەم خەڵکی پەنابەرە بە ئەمانەت و هەموو داواکارەکان و بیریشمانە چیە بۆ خۆیان هەموو ڕێکخراوەکان نوێنەریان هەیە ئۆفیسیانێ لە هەموو شارەکانی ئەو هەرچی دنیاە و بە تایبەتی کە خۆیان هۆکاری یەکەمی پشێوی ناوچەکان و خۆیان لە بەرژەوەندی خۆیان و سیاسەتی وڵاتانی زلێزەکانی دنیا دیارەمە شەڕی ئەوانە شەڕی ئێمە نییە بەڵام ئێمە ئەداتی بەدەستیانەوە ئێمە بەڕاستی خەڵکی هەرمی کوردستان و خەڵکی عێراق و خەڵکی هەر ئەم چوار وڵاتی کە باسم کردراوسێ بەردەوام بیرت بێ لە زیاتر لە 10 ساڵە بەردەوام پشێویتیایە بەردەوام جەنگیتیایە بەردەوام ئاواربوونیە بەردەوام گروپی تیرۆریستی و تەقینەوە کەواتە ڕێکخراوەکان ئاژانسە نێودەوڵەتیەکان چیان کردووە ئاژانسە نێودەوڵەتەکان کەمتەرخەمن وەکو پێویست نانێ لەبەر ئەوەی لە بەرژەوەندیانە ئەم ئەوا بگوزارە بەشێکی و بەشێکیشی نیگەرانی ئەوانە و دەوری کاکامانج من چ لە فەیسبوک چ لە تویتر چ لە ئینستاگرام پەیج و ئەکاونتی هەمووانم لایە نەتەوە یەکگرتوەکان UNICEF UNHCR
هێندە ڕسمی مناڵی غەزە و مناڵەکانە نێ مناڵی سووریا بڵاوەکاتەوە نەکنی و هێندە هەر ڕسمی مناڵێکم نەبی لە سەر بێت و لەناو ئێرە بێ ئەمە هەست ناکەی کەم تەرخەمی ئێوەشی تیا و تەواوی ڕێکخراوەکان کە وەکو خۆی نەگەێنراوە خەمەکە یان چییە؟ ئێمە بۆ خۆمان وەکو ئێمە هەم بەشی فدراسیۆن ئەوەی کە تاوان ئێمە ئەگە بیر نەچێت زیاتر لە ژووری ڕێکخراوەی کۆنگرە مەدەنیمان کردەوە کە زیاتر بوو لە 18 ڕێکخراو لە بەردەم نووسینگە بڵاوان و کۆمەکمان کۆ کردەوە زیاتر لەمانە فدراسیۆن لەو بەشی چالاکی ئەو کۆمەکە بوو ئێمە هەرچی کارمانە تەرجمان کرد بە زمانی ئینگلیزی و لە پەیجی فدراسیۆنەوە چ لە لەندەن و چ لە زۆربەی وڵاتانیا تەرجمە کراوە کارەکانمان گەیانەوەتەوە بۆ هەموو دنیا و بەردەوام دیسان ئەیگەڕێنیتەوە بۆ کەم تەرخەمی ئەوان بەڵێ بێگومان تەبان دیارە ئەوان لەسەر دوو دیوی هەیە بەشێکی ئەوەیە وەکو پێویست بەدەم داخوازی کوردەوە نایان لەبەرەوەی لەم کاتە نایانەوێت کورد گەورەترین هێز بێ لە شەرقی ئەوسەد و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بەشێکیشی پەیوەستە بەو بەرژەوەندیانە لەگەڵ وڵاتی تورکیا هەیەە بیرمانەچە تورکیا و مەسەلەکە دیسان لایەنە سیاسەکە زاڵ کراوە بەسەر لایەنە ئینسانەکە کاک عوسمان دێمەوە لای تۆ ئێوە گروپێکتان هەیە و گروپی تر و خەڵکی تریش ینی خەریکی کۆکردنەوەی هاوکاریە ئەوەندەی من ئاگادار بم ینی چەند جار ئێمە لە بەرنامەکانمانە داوامان لە سەرۆکی هەرێم کردووە کە ڕەنگە لە سڵاحیەتی ئەویشە نەبێ بەڵام داوامان لە سەرۆکی ئەنجومەنی وەزیران کردووە داوامان لە سەرۆکایەتی پەرلەمان کردووە داوامان لە پەرلەمانتارەکانی کوردستان و عێراق کردووە داوامان لە بەڕێوەبەرە گشتیەکان کردووە داوامان لە بەرپرسە حەزبیەکان کردووە داوامان لە پەرلەمانتارە خانەنشینەکان کردووە کە بێنە پێشەوە و یان هەڵمەتێکی نیشتیمانی ڕابگەێنن بۆ هاوکاریە پەنابەر و ئاوارانە یان خۆیان ینی بەشداریان هەبێ بۆ نمونە تۆ ئەوەندەی من ئاگادارم خەڵک بووە لە بەرپرسیارەتی و موقعی زۆر حساسە 15,000 و 20,000 بۆ ئێوە داناوە وایە بەڵێ ئەمە بوو ڕاستیەکەی معنی گروپی هانا بۆچی دروست بوو بۆ بەهانەوەچوونی خەڵک لە دەرەنجامیەوەی هەستمان کرد حکوومەت هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقیش لەگەڵ نەتەوە یەکگرتوەکان بە هەموو بەشەکانی و بەشی تەندروستی بەشی خۆراکی بەشی دابینکردنی شوێن نیشتەجن چکە ئاوارە و پەنابەر کە ڕوو لە وڵاتێکی تراکە لە سەرەتاوە دووشتی سەرەکی پێویستە یەکەم شوێن دووەم پێداویستی سەرەتاییەکان هەموو ئەم دوو شوێنانە ئەگەر بڕۆی ڕیپۆرتاژەکانی خۆتان بەس ڕیپۆرتاژەکانی خۆتان سەیگەن لە دووەکەوە تا ئێستا کەم پەبینی بە شێوەیەکی زۆر چاک دروست کرابێ کە یەکسەر لە بتوانیت لە هاوینەوە بیگۆڕی بۆ زستان نەخێمەکان پڕبێ لە دروست کراوە و پلانی ئێمەرجەنسی و تەواوی حاڵەتی تایبەتش نەبووە لەبەرەوە سەیرەکەی مەسەلەن ئەبینیت نەتەوە یەکگرتوەکان چەندی پارە نردووە دەوڵەتانی منتیقەکە نردویانە دەوڵەتانی ئەوروپا ئەڵمانیا بەریتانیا فەرەنسا ئەو هەموو مەبالیغە زۆرە تەسەورم وایە یەکەم ئەو مەبالیغانە وەکو پێویست نەبووە دووهەم لێرە ئەو میکانیزمەی کە حکوومەت هێرێم و دام و دەستگاکانی و ڕێکخراوەکانی کە سەر بە UN و حکوومەت هێرێ من سەرپەرشتی کەمپەکانیان کردووە میکانیزمەکانیان غەڵەتە بۆ نمونە تۆ لە جیاتی خێمەیە کڕی بڕۆ کابینە بکڕە لە جیاتی لە بینی 1000 خێمەیە یەک ئەو دەستخانە دروست کرد WC بڕۆ 6 دانە سەفەریەکان بکڕە ساپتا بەرگەی بارانەگرێ بەرگەی گەرماگرێ ینی هەم میکانیزمەکە غەڵەتیایە تەندروستیشە ئەمە یەکەم دووهەم بەڕاستی حکوومەتی عێراقی ژۆک و پێویستە پەنابەرەکانی عێراق و هەمەشەر پەیوەندە بەوەی کە پەنابەر جیاوازێکی چیە لەگەڵ ئاوارەکانە ئاوارە بوونەکان مولزەمە حکوومەتی عێراقی هەموو 1 ملیۆنە دیناریان بداتێ بڕۆن ریپۆرتاژکەن بزان بەشێکی زۆری ئەو ئاوارە عێراقیانی مەسیحیانەوە و شەبەکانی کاتون تەسلیمانیەوە بزان لە سەدا چەندی ملیۆنە دینارەکەی وەرگتووە ئەمە یەکەم دووەم فعلەن هەڵمەتێکی نیشتیمانی ڕانەگەێنرا بەڵام لێرە بینیمان پەروەردەی سلێمانی بینیمان ئەو گروپ و ڕێکخراوەی کە ینی تاکە کەسیە ینی تاکە کەسی قوتابخانەیەک لەگەڵ مامۆستاکانی کۆ تەربیەی سلێمانی کا تەربیەی کەلار نایکا تەربیەی هەولێری کا تەربیەی فڵانێکە بۆ نمونە مرکزی نییە ینی هەڵمەت بە حقیقت پێ بڵم هەڵمەتێکی نیشتیمانی ڕانەگەێنرا کە پێم وایە بەرپرسانی هەرێمی کوردستان بەوانی کە لە پەرلەمانن بەوانەی لە حکوومەتان ئەوانە بەرپرسیارەتی ئەستوانەکەی بەڵام خۆشبەختانە دووشتی گەشە بینین لە کوردستان باشە شتە گەشتەکانی باشکەین ئەو هەموو ئاوارەیە ئەو هەموو پەنابەرە هات لە ئەم سێ پارێزگایە خەڵکی سیعابی کرد نەمان بیست ڕۆژێ سوکایەتیە یا دژایەتی ئەمەیان هەستی مرۆڤ دۆستی خەڵکی کوردستانی عێراقە پێم وایە موسساتی دەوڵەتیش دەورێکی لەوا بینی کە نێڵێ ئەو سەرەتایی ڕاسیزمە لای هەندێک کەس خەریب و دروستە بوو پۆلیسی سلێمانی و پۆلیسی هەولێر ئاگامان لە هەندێک تەسریحاتیان بوو ئیجابی بوو
ئەمە لەم لایەنە باش بن بەس لەلایەنی میکانیزمی کۆمەک و هاوکاریەکانەوە بە تەقدیرم هەڵەبوون وەکو پێویست ئیشان لەسەر نەکردەوە ئەمەی متحیدە بەڕاستی ئەمەی متحیدە هەیمەنەی چەند دەوڵەتێکی سەرمایه‌داری گەوری بەسەرەوەیە و گەندەڵی لە ئیش و کارەکانیان هەیە من چوومە کەمپێکەوە مانگی بەر لە مانگی لەمە پێش پێم وتن کاکە مانگێکی نابازستان و باران ئەبێ جا بۆ نەکبەتی ئەم میلەتەش 10 ساڵە خەڵک ئاوارەی نییە ئاوارە و پەنابەرمان نییە وشکە ساڵیە ئەم ساڵە ئاوارە و پەنابەرنامەکەشە باسم بوو بە باران باری لە 63 لە 74 لە 91 ئەوە لە 2014 دیسانەوە ئەگەر وەرزی سەرماش نەبوو بێ وەرزی سەرماکە پێشکەوتی ئەم میلەتە جا لەبەرەوە ئەمەی متحیدەش یعنی بەڕاستی تحملی مەسوولکە فەرم بڕۆن ریپۆتاژکەن بزانن چەند کەم دروست بووە لە ناوچەی دوکان لە منتەقەی قەڵاتزێ لە خانەقین لە هەموو مەسنوورەکان ئاوارەی پەرتەوازیی تایە لە مەکتەبان لە شوێنان تەسەورم وایە من چوومەتە دووەک و هەولێریش هاتوشمەتە ئێرە هی هەولێرم کەم بینی بەس هی دووەک هی سلێمانی هی سنووری سلێمانی باشترە لە دووەک بەڵام تەمان ئەوەش لەوانەیە مبارڕەکەی ئەوە بێکە ئەوێش مارەکەی زۆرتر و کتۆپڕ بووە بەڵام هی ئەوێ ئەمی کە لێرە بووە ئیجە باشتر دەچوون بەدەمیەوە بەڵام بەڕاستی ئێستاڵن ئەو ئاوارانی کوبانی کە هاتوون ئەمانی پەنابەرەکانی کوبانی بەڕاستی وەسییان خراپە هەر بۆیە ئێمە بڕیارمانداوە بێجگە گروپیانە بێجگە لەم حاڵەتی کە هەمانە ئەم کۆمەکە مادیە کاشەمان کۆگرتوانێ بیر لەوە ئەکەینەوەی ئەگەر خۆشمان نبین هاوکای ڕێکخراوی تر بکەین بەهانایەنەوە بشن بەڕاستی مولە حەزەیەکی ترم لە ئەخیرامێ بیلێم ئەوەیە کە بەڵێ پەنابەر و ئاوارە جیاوازێکی چێ پەنابەر ئاوارە لە وڵاتەیە حقیتی هەروەکو چۆن خەڵکێکی کوردێکی خەڵک سلێمانی ئەچێ لە بەسڕات تەکسیەکە ئیشەکە کارەکە ئاوارەیەکەیە لە خەڵکی بەغایەتوانی لێرە بچێ لە ماڵا بێ لە فۆرمێکی بایعی فۆرمی بایعەکەی بۆ نەنە بۆی نەقڵەکەن پارەکەی دەنێ جیاوازەیە هەرچەنە حقوقی پەنابەریش بەپێی مواسقی نێودەوڵەتی بەرەو پێش چووە بەڵام ماوەتەوە سەر ئیمکانەتی ئەم حکوومەتە چەند ئەتوانی ئەمە دابین کابنتەنانە بۆ پەنابەری سەخۆ زۆر پەنابەری کوردی عێراقی لە سویدە ناوی پەرلەمانە هەی تەجاوزی حقوقی نیشتەجێبوونی کردووەتە حقوقی سیاسی ممارەسی سیاسی لە کاکۆسمان مەبەستمە دیسانەوە بێمە جێبەجێ نابێت بەڵێ مەبەستمە دیسانەوە پرسیارە بکەمەوە بە کورتی وەڵامم بیتەوە ئەوەندەی تو ئاگاداربی لە گروپەکەتان و لە گروپەکانی کۆکردنەوەی هاوکاری دیکە ئەوانەی لە سلێمانی و لە کوردستان هەن بەرپرسە حزبیەکان ماشەڵڵا وترێوەزیان زۆر باشە تا چەنە بەدەمەوە هاتوون ڕاستی هەندێکیان لە قسە هەندێک ینی لە چاو ژمارەی بەرپرسی لە چاو ژمارەی ئەندام پەرلەمان ئەوەی خانەنشین بەوەی هێستایە لە چاو ژماری وەزیر بەرپرسمان هەیە هەشتوە نەوشەی لەگەڵ نەمانوی بڵێەوە نەوشەیەکی فرۆشتووە دای باوکاری بۆ لە چاو ژمارە زۆریەکەیان لە چاو ژمارەی زۆریان لە چاو ئیمکانەتی زۆریان با بە ویژدانی نەکەین هەندێک ئەندام پەرلەمانمان هەیە هەندێک کەسایەتیمان هەیە کە مەسئولی حزبی شوێنەکە کۆمەکی هەم بە ئێمە هەم لەوانەیە بە ئێمەی نەکردێ بە ناوەندێکی تری کردبێ بەڵام ژمارەکەیان زۆر کە من بەداخەوە ئەوە جێگەی نیگەرانی ئەوە پێچەوانەی هەموو ئەو بەڵێنانەیە کە لە کاتی خۆیان لە کاتی هەڵبژاردنەکان بە خەڵکی کوردستانیانە بۆ دووشن نەک بۆ ئاوارە بوون بۆەوەی کە ژیانی خەڵک باشکەن نەک ژیانی خەڵکیان باش نەکرد تەشکیلی حکومەتیان دواخست تەشکیلی محافەزە دواخەن ئەدائیان زەعیفە لەوەی کۆمەکی باشتر لە دەوڵەتان باشە 6 ئەندام پەرلەمان بێ کۆمەکۆ کاتەوانێت لە لای خەڵک اعتیباری زیاتر نییە چەند من خۆم یان گروپەکەم هەموو ئینسانە خۆی بەکەم نازانێت بەڵام اعتیباراتی سیاسی اعتیباراتی قانونی اعتیباراتی وانە لە مجتەمع فەرقەکە تۆ بیکە و باویش بیکە ئەندام پەرلەمانمانێ من ڕێزم بۆ هەیە هاوکاری کردوین ئەوانە جێگەی تەقدیر ناویان هەمویان تۆمارە لە لامان بەڕاستی شخصیەتیان هەمی تۆمارە لامان بەڵام ئەوانەشە پارێزیە کارتی پێدا هەیە گاڵتەی پێکردوین گاڵتەشی پێکرد هەیە گاڵتەی پێکردوین کاگامان و پرسیارێک و دوا پەیامت لە بەرنامەکە ئەو ترێت بۆ نمونە لە بەشێکی ئەو ئاوارانەی کە ڕوویان یعنی ئەمە زانیاریەکی زۆر فەرمی نییە ڕوویان لە کەربەلا و نەجەف کردووە بۆ نمونە پارێزگاری ئەو شارانە داوای کردو و توێتی ئەوەندە بۆ نمونە 50,000 ئاوارە ببوورە لە شارێک لە فلان شاری عێراق و ڕووی لە ئێمە کردووە ئەبێت ئەمانە لە بەشە نەود لە بەشە خۆراک لە مەکتەب لە پێداویستی لە هەموو شتێک حسابیان بۆ بکرێت لەو شارەی خۆیانەوە بیهێن لێرە دابەشیکەن لە کوردستان بۆ بیر لەمە نەکراوەتەوە لە عێراقەوە بۆ نمونە یعنی ژمارەیەکی زۆر پەنابەر کۆڵان نییە لە سلێمانیە ئاوارەی عەرەبیتیانە بێت کەچی هیچ مافێکی نییە نەوتە ڕەنگە لێرە لەسەر حسابی ئێرە بیان نەنێ هەموو شتەکان لەسەر حسابی ئێرەیە زۆر بە کورتی بێت و دوا پەیامت سپاس دەکەم خۆی دیارە کە باسی ئاوارەت کرد دیارە ئاوارە وەزارە دەگەێت لە عێراق وەزاری کۆچ و کۆچبەرانەوە لە هەموو فترەیەکی باش بەدەستی کوردیشەوە بەڵام بەداخەوە ئێمە نەمانتوانی ئالێتی کۆچ و کۆچبەران لە بەرژەوەندی هەم پەنابەرانی عێراق وەکو وڵاتی عێراق و هەم وەکو ئاوارە لە شار و شارەکانیەوە ئەکتیڤ بکەین
و بەڵام وەکو بەڕێزی نەزمەدین مادۆسکی کەسێکی زۆر ئیشکار بوو بەڵام ئالێتی ئەوەی کە لە خوارەوە بوو نانێژ وەکو پێشداری گوزایە اینجا خۆی بۆ دووە کارەکەنەوە بەشێکی لە خۆت زانی حکوومەتی عێراق لەسەر حکوومەتێکی تایفی و حکوومەتێکی ئەگەرادانراوە و مەرجەعەکان لە نەجەف و کەربەلایە دیارە ئەمە ئەچێتە بۆچی بیرمانە چی ئمە هۆکاری ڕئیسی قەیرانەکانمان حکوومەتی فدرالیە زیاتر لە ساڵێکە ئێمە کێشەی بودجەمانەیە زیاتر لە ساڵێکە پارەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانی بڕۆ و زیاتر لە ساڵێکە بۆ 2 ساڵ دەڕوە کە بۆ بەژمارە پێ دڵم زیاتر لە ملیێنێک و 600,000 پەنابەر بەس ئاوارە هەرێمی پەنە ببوورە ملیۆن 600,000 بەس ئاوارەی عێراق لە ناو سێ شارۆچکەی هەرێمی کوردستانە و ئەمە بەڕاستی ژمارەی زۆر قسە بۆ هەرێمی کوردستان لە هەموو ڕوویەکەوە هەم لە ڕووی ئینسانیەوە هەم لە ڕووی دارایی هەم لە ڕووی نەشتەوەی دوا پەیامت کاگەڵ پەیام من داواکارم هەرێمی کوردستان و بەتابەتی سەرۆکایەتی هەرێم و پەرلەمانتاران و بەرپرسانی حیزبی و بەرپرسانی یەکەم ئەوانەی کە بریادەری هەرێمی کوردستانن بەجددی ئاور لە ژیانی پەنابەر بنەوە و بە ئینساف و داواکەم بەرپرسەکان بە ئەمانەتەوە بێن بۆ کۆمەکردنی پەنابەران و ئاوارەبوون و ئاوارە نین ئەمە شاری خۆیانە و لێرە شۆپایەکمەیە ئێمە وەکو بەشێکین لە گروپیانە داواکارین ئەمڕۆ تا بەیانی کە ئەو سنووقەکراوە کۆبانی هیوادارین ئێمە بتوانین زۆرترین هەر نەبێ بە کۆمەکی ئەگەر معنەی مادی بێ لەگەڵ یابین زۆر سپاس دەکەم بۆ ئەو مناڵانەی کە لە کۆبانی دواپەیامی خۆت ببوورەواڵێم لە کەمتر لە 20 شرکەیە دواپەیامی خۆ هەرەوەی ئێمە ڕۆژ شەمە سندوقەکە داخین بۆیە داواکارم ئەگەر کەسێک لە سنووری ئەم پارێزگایە توانێت کۆمەک بکات لە ڕووی مادی و بەکاش بیکە ئەمە یەک دووش داواکارم خەڵک مەرجنیە هەر چاوەڕی حکوومەت و لایەنە پەیوەنددارەکانی ئومەی متحیدە بێ خۆشی جوود و ئەمە لە دنیاشە هەروە بوو بەڕاستی ئەبێ ئینسانیەت لەسەر و هەموو شتێکەوە دابنین. بەڵێ زۆر سپاس بۆ کاک عوسمان زیندانی ئەندامی گروپیانە سپاس بۆ کاک ئامانج عەبدوڵڵا سەعید بەرپرسی فیدراسیۆنی سەراسەری پەنابەرانی عێراق سپاس بۆ کاتێک کە بە بینەرانی ناڵتیتان بەخشی بینەرانی ئەزیز ئەم تەوەرەمان کۆتایی هات لە دوای کاتژمێر 3 بە تەوەرێکی جیاواز بەردەوام بن لەگەڵتان شاشەکە بەجێ